اگر هەوەسیا بێ هەتا تەنەکو 200 کیلۆی دەڕوا ئەو کودیا تۆوەکەی ئەمریکیە لە ئەمریکا بۆمان هاتیە ئەوجا ئەمەش هەلو خۆشی چاندیتمان شتێک نییە کە بخورێتن ئەوە لە جێیان لە مناسبات لە فستیڤالەکان بەکاردێت لە خۆشی مثلەن ئەو مناسباتانە باشەوە چەندی پێویستە تاوەکو کەشی ئەوە زۆر بە 120 ڕۆژی پێدەگات بەڵام هەندێک یعنی پێداویستی هەیە کە دەبێت مراعات بکرێت ئەگەرنە تێک دەچیتن مثلەن پێویستی بە سێبەر هەیە وەکو کودیەکانی خۆمان نییە چ زۆرێکە کودیەکە وڵی ئەوە نەوعیشە ئەمریکیە گەورە دەبیتن زۆر گەورە دەبیت هەتا تانەکو 200 کیلۆی دەڕوا ئەو نوع کودیا یعنی ئێستا تو خاترت گرتووە ئەمن بە شێوەیەکی حرەمەکیم چاند بوو هەر لە لایەکی باخچەی بە هەشوایی چاندیتم بەبێ ئەوەی کە خزمەتی بکەم بەبێ ئەوەی کە کشیمیای بدەمێ هەر لە خۆی بووتە 90 کیلۆ ئەگەر هەوەسیا بێ هەتا تەنەکو 200 کیلۆی دەڕوا ئەگەر هەوەسیا بێ